ئامانجمان زیندووکردنەوەی کللتوری کوردیە. ئێمە ئالەتێکمان هەیە بە ناوی زۆرناوە، بەڵام ئەمە لە کۆنا لە مێژووا پێی وتراوە سۆرنا، بەڵام کەس ئەم ناوە نازانێ. ئێمە وەکو دروشمێک وەکو زیینوکردنەوەی کللتور حەزمان کرد سەرەتا مەزەن ناوەکە ناوی ئەو ناوە کللتوریە زیینوکەینەوە، ئەو ناوە مێژوێ زیینوکەینەوە بە خەڵکی ڕابگەنین کە ئەوە ناوی ئامێرە ئەسلێکەیە. ئامانجمان بێگەیاندنی باشوورە هەموو گروپەکان بەداخەوە خەریکە دۆخێک دروستە بێ بە ناوی شارچێتیەوە کە ئەمە کاریگەری زۆر زۆر قورسی ئەبێ. ئێمە هەوڵ دەین لە ڕێی هوەرەوە ئەم نەریتە تێک بشکێنین، گروپەکان لە یەک نزیکەکەینەوە و ئەوانیش بە دەستێک و دڵێکی زۆر زۆر فراوانەوە هاتوونەتە پێشەوە. ئیشکردن لەسەر لایەنی کللتوری بەڕاستی زۆر زۆر قورسە و ئەمە وەکو یەک لایەن یەک ڕێکخراو ئەوانە ناتوانین کاری لەسەرکەین. بۆیە داوای هاوکاریمان لە بەڕێجەنابی وەزیر کرد، وەزارەتی ڕۆشنبیری بەڕێبەرایەتی ڕۆشنبیری کە زۆر بەدڵێکی فراوان و دەستکراوەی هاتنە پێشەوە و کەناڵی میدیای کورسات یەکێکە لە سپۆنسەرە سەرەکیەکان